مڵکدارێتیاوی لە شەقامی کەرکووکدا ناسراوە بە کێشە گەورەکەی کەرکووک یەکێکە لەو کێشانەی پێویستی بە هەوڵی جددیانە هەیە بۆ چارەسەرکردنی ئەندامێکی ئەنجومەنی نوێنەران ئاشکرای دەکات حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی بۆ چارەسەرکردنی کێشەی مڵکدارێتی هاتۆتە سەرهێڵ و هەنگاوی عەمەلیش بۆ چارەسەری کێشەکە دەستی پێکراوە. سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ئەم لیزنەی دروست کردووە دیارە نوێنەری خۆی تایە لایەنە پەیوەندیدارەکانی سەرجەمتیایە ئەوەی ئێمە کردومانە پێداچوونەوە بە بڕیارەکانی ڕابردوودا لە ساڵی 2007 بڕیاری 4 دەرچووە کە بڕیاری مادەی 140 بۆ دواتر بڕیاری 29 دەرچووە لە ساڵی 2012 کە وایە ئەو زەویە کشتتوکاڵیانە بگەڕایەتەوە دیارە ئەمە دوو بەشە بەشێکیان ئەوەیە کە عەقداوە بەشێکیان ئیستیملاکە ئەوەی کە ئێمە کاری لەسەرەکەین بڕیارەکانی لیژنەی شوونی شیمالە دیار ئەوە تەشریعی نابێ بگەڕێتەوە پەرلەمان ئەوەی تریان قەراراتی مەزکارە سەورەیە کە ئەوە دەبێت بە تەشریع بێ و بچێتەوە پەرلەمان لەوێ بڕیاری لێبرێ بۆیە ئەوەی ئێمە ئیستا کاری لەسەرەکەین لە مەرحەلەی یەکەمە ئەوەیە قەرارەکانی لیژنەی شوونی شیمالە. شارەزایکی بواری مڵکدارەتی شای دەگەیەنێت لە کابینەکانی پێشووی عێراقدا چارەسەری کێشەکانی مڵکدارەتی لە کەرکووک لە وەزارەتی داداستەنگی بۆ دروست کراوە دەشڵێ لەم کابینە نوێدا پێویستە و پۆستە لەلایەن کوردەوە پڕ بکرێتەوە. مەرجعی زەویزار هەمووی لە وەزارەی دادا تاپۆ لە وەزارەی دادەوەیە ئێمەش کێشەکانمان هەموو ئەرزمان ڕۆیشتووە سەر بە تاپۆیە تاپۆکانمان ڕۆیشتووە ئێمەگە تاپۆکانمان بگەڕێتەوە مشکلەی گرێبەستمان هەر نامێنێ چکە گرێبەست لەسەر چی کراوە تاپۆکان ڕۆیشتووە لەسەر تاپۆکان گرێبەست کراوە بۆ عەرەبی هاوردە اینجا وەزارەی داد هەمووی مەرجعی وەزارەی دادا وەزارەی داد ئەتوانێت هەم لە مەجلیس وزەرا کە دانیشتنی مەجلیس وزەرا کرێ هەم ئەو بڕیارەی کە دەرەچێ وەکو چۆن بڕیاری ساڵی 2012 بڕیاری 29 هین ئەنجومەنی وەزیران کە دەرکرا بۆ هەوڵەشانەوەی هەموو گرێبەست هەموو ئەو زەویزارانەی کە لیژنە شوونی شیمال بردوێتی بەڵام جێبەجێ نەکرا ئەگەر وەزارەتی داد بەدەست یەکێک زەرمەندەوە بواە کە خۆی زەرمەندە لە کەڕوو ئەیتوانی جێبەجێ بکرێت چکە شتێکی یاسایی دەرکراو بە بڕیارێکی یاسایی بوو جێبەجێکردنەکەی نیوەی ئەرزی زەویزار ێگەڕانەوە بۆ کورد. بە پەیامارێکە دەست کورسات نیوز کەوتووە ڕژەی بەعسی لە ناوچوو بە چەندین یاسا و بڕیار 1,250,000 دۆنەم زەوی جووتێرانی کەرکووکی داژی کردووە لە ئێستادا زیاتر لە 5,000 گرێبەستی کشتتوکاڵی لە پارێزگاکە هەیە کە بە گرێبەستی کشتتوکاڵی تعریب ناسراون و پێویست دەکات لەلایەن حکوومەتی عێراقەوە هەڵبوەشێنەوە. عومەر غەریب کورسات نیوز کەرکووک.